پەرلەمانی کوردستان کە حەقەتەن بەداخەوە کە ئەو دامەزراوەیەکە کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە و نوێنەراتی گەل دەکات خەڵک دڵی پێخۆشە بەوەی کە دەنجی داوە پەرلەمانێکی هەڵبژاردووە بۆی کە دیفاع لە مافەکانی بکە حەقەکانی بستێنێتەوە و بەدوای کێشە و گرفتەکانی دابسێ بەڵام بەداخەوە ئەم پەرلەمانە زۆر بێڕێز کراوە و شکۆی خراپ شکێنراوە بەدەستی سەرۆکایەتەکەیەوە بەدەستی زۆرینەیەکی مزەیەفەوە بەداخەوە من پێم وایە یعنی ئەو شەرعیەت و قورسایی و سنجینەی زارای نەما پەرلەمان بۆیە من پێم وایە باشترین چارەسەر بۆ ئەم قۆناغە ئەوەیە ئەم پەرلەمانە هەڵوەشێتەوە و بەڕاستی هەڵبژاردنیش پێشوەختە بکرێ لەوانەیە بڵێن ئەی باشە دیسان هەماشە دووبارە نابێتن پێم وایە خەڵک ڕای زۆر گۆڕاوە بەنی بە تەزویریش و ئەمجار ناتوان ئاوا بکەنەوە بەڕاستی ینی بۆیە من ینی هەڵوەشانەوە زۆر ئاسان نیوەی زیاتر لە پەرلەمانتارەکان دەست دەکات پێشنەوەی پەرلەمان بۆ خۆی هەڵدەوەشێتەوە کۆتایی پێدێ حەقەتەن ینی ئەگەر ئێمە یەکێکین لەوانە پێش هەموو خەڵک ئامادەیمان هەیە بەڕاستی لەم زۆرە پەرلەمانە بینە دەرێ ئەگەر نیسابی قانونی تەواوی بووە کە هەڵوەشێنینەوە چونکە حەقەتەن ینی ئەمە مەسخەرەیە بە خەڵک دەکرێ ناسمە نابوردەکاریەکانی هەر بەڕاستی ئینسان ینی زۆر ناخۆشە ینی قورسە هەر بچێن ناوێندە بوردەکاری کە لە میدیاکان و لە سۆشیال میدیا ئەم ڕۆژانە باس کراوە